بینەران و بیسەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی ڕۆژهەڵات یۆڕای هاوڕێیانی هاوکارم لە بەشی کوردی هەواڵەکان لەگەڵتانین. بەپێی هەواڵەکە بەناوەندی هەواڵی ڕۆژهەڵات گەیشتووە ڕۆژی یەکشەممە 18 خاکەلێوە چەکدارەکانی ڕژیم لە ناو شاری مەهاباد بە شوێن چەند کاسبکارێک کەوتون کە باریان پێبووە و لە ناو جەرگەی شار و لە بەردەم نوێنەرایەتی و بریکاری ئێران خودرە و تەقەیان لەو کەسانە کردووە. بەختەوەرانە بەپێی زانیاریەکانی ئاسۆی ڕۆژ بەهۆی تەقەی چەکدارەکانی ڕژیمەوە کە زیانی پێ نەگەیشتووە، بەڵام تەقەکردنی چەکدارەکانی ڕژیم لە ناو شاردا و لە شوێنی ژیان و نیشتەجێبوونی خەڵکی ئاسایی نیگەرانی و تووڕەیی خەڵکی لێکەوتوتەوە. بەپێی زانیاریەکانی ئاسۆی ڕۆژ نووسینگەی سەرەکی و بریکاری ئێران خودرە و لەو شاران زیانی مادی پێگەیشتووە. شەوی یەکشەممە 18 خاکەلێوەی 1398 هەتاوی لە گەڕەکی پەردیسی کرماشاند چەند کەسێکی چەکدار هێرشیان کردووەتە سەر کۆگایەکی خواردەمەنی و تەقەیان لە کۆگاکە و خاوەن کۆگاکە کردووە کە بەو هۆیەوە دوو کڕیار کە لە ناو کۆگاکە بوون بریندار بوون کە یەکێکیان لە ڕێگا گیانی لەدەستاوە. جێگەی ئاماژەیە دوا بە دوای ڕووداوەکە چەکدارەکان هەڵهاتوون و شوێنەکەیان جێهێشتووە. بەپێی زانیاریەکانی ئاسۆی ڕۆژ ئەم تەقەکردنە بەهۆی کێشەی خێزانی چەکدارەکان بووە لەگەڵ خاوەن کۆگاکە. ژاکان باران شاعیر و چالاکی کەلتوری خەڵکی ئیلام کە خاوەن پێداویستی تایبەتە ڕۆژی یەکشەممە 18 خاکەلێوەی 1398 بە دانانی بارمتەی 50 میلیۆن تمەنی بە شێوەی کاتی ئازاد کرا. حوسێن باقری ناسراو بە ژاکان باران شاعیر و چالاکی کەلتوری خەڵکی شاری ئیلامە. ناوبراو لە ماوەی ساڵانی ڕابردوودا بەهۆی چالاکیە کەلتوری و ئەدەبیەکانیەوە چەندین جار بانگ کراوەتە ئیتلاعاتی شاری ئیلام و دەستگیر کراوە. ئەم شاعیرە کوردە پێش نەورۆز و ڕۆژی 28 ڕەشەممەی 1397 و لە کاتێکدا ژمارێک لە چالاکانی کەلتوری و مەدەنی شارەکە خەریکی خۆ ئامادەکردن بوون بۆ بەڕێوەبردننی ڕێوڕەسمی نەورۆز دەستگیر کرا. جێگەی ئاماژەیان ناوبراو ماوەی زیاتر لە یەک هەفتە و لە ڕۆژی یەکی خاکەلێوەوە بە ناڕزایەتی بە هەڵسوکەوتی نەشیاوی بەرپرسانی زیندان و ئیتلاعاتی ئیلام دەستی دابووە مانگرتن. ڕۆژی شەممە 17 خاکەلێوە لاوێکی بۆکانی بە ناوی جەسیم مەحەمەدزادە 27 ساڵ تەمەن خەڵکی گوندی گۆگجڵۆ یەک ڕۆژ دوای زەماوەندکردنی لە ژێرخانی ماڵی خۆیان خۆی هەڵواسیوە و کۆتایی بە ژیانی خۆی هێناوە. سەرچاوێکی نزیک بەم کەسە بە ئاسۆی ڕۆژی ڕاگەاند کە ناوبراو ساڵی ڕابردووش دەستی دا بۆ خۆکوژی کە توانرا ڕزگار بکرێت. بینەران و بیسەرانی بەڕێز هاتینە کۆتایی ئەم گەشتە لە هەواڵەکان تا دیدارێکی دیکە ماڵاوە.